هەندێک چەرەسات هەیە ڕۆن بەکارهێنن بۆ دروستکردنیان، ئەو ڕۆنانە هەندێکیان زۆر خراپە، ئەمە لەوانەیە ئاگاداریەوە بی. خاڵێکی کە زۆر گەرمکردنی ئەو چەرەساتانەیە. من لە بەرنمەیەکا باسم کرد چەوری چەرەسات بەرگەی گەرمی زۆر ناگرێ، بۆیە بۆ نان نابێ. نەخەڵەتێ چەرەسات بکەی بە نان، چەرەسات بۆ نان نابێت، چونکە چەوریەکەی بەرگەی گەرمی زۆر ناگرێ و ئەڵدیایدەکانی زۆر تیا دروستە بێ. خاڵێکی تر لە چەرەساتە ئەبێ ئاگاداری بن، ئەگەر چەرەساتی پرۆسس کراویش نەبێ ئەبێ ئاگاداری زۆر خواردنەکەی بی، لەبەرەوەی وزەی زۆر تایە، ئەگەری قەڵەوبوونی زۆرتیایە و لەگەڵی شایە وەکو وتم ئەگەر بەری گەرمیەکی زۆر بکەوێ بەڕاستی چیت بۆ دروستەکە، بەڕاستی ماداڵدیایەتەکان دروست بەوە. ئەخیر نامم بۆ ئەو کەسانەی بۆ چەرەسات یەک کەمخۆریە لە ڕۆژێکا تۆ مشتێک چەرەساتت بەسە بەڕاستی بۆ خواردنت بە پێی تەمەن و بە پێی کێشی لە شت و لەگەڵی شایە. ئەخیر مەسجمان بۆ چەرەساتەوەیە بۆ تەندروستی دڵ باشە، بۆ مێشک باشە بە تایبەت بۆ مناڵ و لەگەڵی شایە بۆ وەزن باشە، ژەمێکی باشە لەگەڵ جەڵاتێ بۆ تێربوون و لە هەمووی مهمتر شەکر بەرز ناکاتەوە چەرەسات. ئەخیر توێژینەوەکانەوەیان دەرکردووە کە چەرەسات ڕۆڵێکی باشی هەیە بۆ بەڕاستی بۆ تەندروستی دڵ.